سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. وتاری سەر چییە لە مەتا بەشی 5 ئاەتی 1 تا 12. کاتێ مەسیح خەڵکی بینی چووە سەر چییە، ئینجا دانیشت بۆ قوتابیەکانی هاتنە لای، دەستی کرد بە فێرکردنیان و فەرمووی: خۆزگە دەخوازیت بەوانەی کە بەڕۆ هەژارن، چونکە شانشینی ئاسمان بۆ ئەوانە. خۆزگە دەخوازیت بەوانەی کە ماتەمدارن، چونکە دڵنەوەی دەکرێن. خۆزگە دەخوازیت بە دڵنەرمەکان، چونکە زەویان بە میراتی بۆ دەمێنێتەوە. خۆزگە دەخوازیت بەوانەی کە برسی وەتونین بۆ ڕاست و دروستی، چونکە تێر دەکرێن. خۆزگە دەخوازیت بەوانەی کە دڵیان پڕ لە بەزەیە، چونکە بەر بەزەی دەکەون. خۆزگە دەخوازیت بە دڵپاکەکان، چونکە خوددا دەبینن. خۆزگە دەخوازیت بە ئاشتی خوازان، چونکە بەڕۆڵەی خوددا ناو دەبدرێن. خۆزگە دەخوازیت بەوانەی لە پێناوی ڕاست و دروستی دەچەوسێنرێنەوە، چونکە شانشینی ئاسمان بۆوانە. خۆزگە دەخوازێت بە ئێوە کاتێک خەڵکی جنێوتان پێدەدەن و دەتان چەوسێنەوە، لەبەر من هەموو جۆرە بوختانێکتان بۆ هەڵدەبەستن. دڵخۆش و شادمان بن، لەبەرەوەی لە ئاسمان پاداشتان گەورەیە، چونکە پێش ئێوە پێغەمبەرانیشیان ئاوا چەوساندوتەوە. ئامین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئامین.